دوای جێبەجێکردنی بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت بۆ دەست بە سەراگرتنی ئۆتۆمبیلی بێسەرەتا و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و نەهێشتنی ئۆتۆمبیلی جامڕەش کە پێشتر مۆڵەتی پێنەدراوە وەک هاوڵاتیەک دەڵێت تا ڕادەیەک سەرپێچی لە سەر شەقامەکان کەم کردوێتەوە بە بۆچوونی ژمارەیەک لە شۆفێران جێبەجێکردنی هەر بڕیارێک بۆ کەمکردنەوەی دیاردە نائاسایەکان کارێکی دروستە و هەمووان لی سوودمەند دەبن لە ماوەی هەفتەی ڕابردووشدا هەستیان بە دەرەنجامە باشەکانی ئەو بڕیارە کردووە. بڕیارێکە زۆر لە جێی خۆیەتی چکە بینی ومانە ممان ئەبینی کەسێک جامڕەشە بە نای لایەنێکە و بەلانی گروپێکی جیاوازەوە قانون پێشێلەکە سەوەری یاشا پێشێلەکە بەڕای من ئەگەر تەمەنا ئەکەین خۆزگەوا بووە بەردەوام بووە یاسایەکی زۆر باشە و بۆ هەموو چی و توێژەکانیش بێ جیاوازی منی هاوڵاتی کەسێک لە من سەر کەسە لە من خواردتر ئەم یاسا جێبەجێکە بەڕای میاتێکی زۆر دروستە لە جێی خۆیەتی هیچ کەسێک بەشتی باش ناڵێ خراپ دەستخۆشی لە حکوومەتەکەم بەڕاستی ئەمەکە کردویانە جێگای ڕێز و خۆشەویستیە من ئەگەر خۆم پاک بم باش بم ڕاز بم پێویست ناکە لە ئۆتۆمبیلێکی جامڕەشە لە دیوێکی تاریکە خۆم حەشار بم ئەگەر کەسێکی پاک بم پێویستیم بە جامڕەش نییە بەڕاستی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە خۆمان پێشا تووشی ئەم بەزمە نەکەین نەچینە سیارەیەکی بێتابلۆ و علوج و نازام خۆی ئەگەر بیکەیتەوە علوج خۆی ناوەکەی خۆی لە خۆیان بێ لێ بترسی نەکوسی بیکڕیت هەندێک کەس هەیە بە سیارەی جامڕەش و بێڕەقەمیش تەقەی لە خەڵکیش کردووە ئەوەش کەم بۆ تۆ ئەرەوەڵا بۆ نمونەسە هەفتەیەکە بێەوە کراوە یعنی تاسێکی گۆمارە شتێکی وانە بۆ بڵێن تەقەیە کراوە یان سیارێکی بێڕەقەم ڕای کرۆ لە دەست مەفرەزەیان شتێ ئەوانەش کەم بۆ تۆ بەڕاستی. بڕیار وایە هەفتانە ژمارەیە و ئۆتۆمبیلە بێسەرەتا و چەکە بێمۆڵەت و دیاردەنە ئاسایەکانی تری سەر شەقامەکان لەلایەن ئەو لیژنەیەوە ئاشکرا بکرێت کە بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دەستنیشان کراون لە دوو ڕۆژی سەرەتای دانانی بازگەکاندا 7 ئۆتۆمبیلی بێسەرەتا و 11 چەک و بڕێک مادەی نایاسایی دەستیان بەسەردا گیراوە و زیاتر لە 150 ئۆتۆمبیلیش لەزگەی ڕەش لە جامەکانیان کراوەتەوە کە چاوەڕوان دەکرێت تا ناوەڕاستی هەفتەی داهاتوو ژمارەکە بۆ 2 هێندە زیاد بکات ئەوەش وەک هاوڵاتیان دەڵێن دەرەنجامەکەی لە بەرژەوەندی گشتیدا دەبێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.